کارنەفاڵ ئالیگر و هەوادارین لیستا گۆڕان بە مۆمی خۆ جادە ساڵم ڕووناکردن. لێ دەسات بە گەڕاویش کەسا بسەران هاتین بزافکردن بە هێزادژە تەرۆری کەیفخۆشی وڵاتیان تێک بدەن. پشتەوانیان جەمارە بۆ لیستا گۆڕان ڕۆژ بڕۆژێ زیاتر دەبێت و زێدەتر بوێنە دەبێت. ئالیگری لیستا گۆڕان و ئالین ئۆپۆزیسیۆنی دن دەلگرانن بە هاتنا هێزادژە تەرۆری بۆ جادەیە ساڵم یا باژارێ سلێمانی کۆ بە ئاوای کۆ شارستانیە بانگەشە خوا دەکردن. نوێ جادەکە کۆنتڕۆڵکەن ناکرێ لەبەرەوەی گۆڕان لە مناڵێکە و هەتا بە تەمەنێکی 5 ساڵ لەم شارەیە گۆڕانە بژی گۆڕان دەستگا دژە تیرۆرن پێویست ناکە پۆلیسە چالاکەمە قەبێن بۆ ئێرە ئێمە تیرۆریست نین ئێمە کەسێکی مەدەنی کەسێکی مەدەنین ئێمە تیرۆریست نین ئەو دەستگای دژە تیرۆر هادۆتە ئێرە ئەو بە سیلاح و بەرامبەر خەڵکەکە وەساوە ئەڵجا گۆڕان بە شێوەیەکی ئەمنانە هەموو ئەم جادەیە گۆڕان بۆ سیارەکان ئێستا بە سیلاح وەساون لە هەموو وڵاتەکەەوە مخالەفەیەدارێکیان ناقە پێبێ تێگەی ئەوان هێناون بە سیلاح و بەرامبەر خەڵک مەسوولێکە و لە مۆنیکاکانەوە ئەوە سیلاح بۆ دەرەوە بۆ خەڵکەکە دموشتیان بەست بوو ئەم خەڵکە هەمووی کوڕی فەقیر و وەژارێت چی ئێم لابێکی بەڵام ئێستا جادەکان ئەوە لێکرەوە بۆ خۆیان هەیە وەفد دەرەکەن مەجموعەیە سیارەی خۆیانێتە ناوەوە ئێتا ئەو خەڵکی سەرکوت کراوە. دەگەلوێکی شەڤین بوری پاراستنا جادەیە ساڵم بە هێزینی پۆلیسێنی چالاکین مەدەنی هاتبووسپاردن لێ شەڤابوری هێزادژە تەرۆریەکەتی شەهیان و وڵاتیان نەهەژی کردوانە تۆڕیا شەڤی بێ چەکین خوا ڕووناکردن هەیەک و دەنگی گۆڕانی کە بکەن لێ بەردەمیە هەوارە گۆڕان و دەنگی گۆڕانە چارکردن دەست هەلگرانی ژێردەقەکردن و جادەیە ساڵم بجێهبێلن. ئەمانە تاداکردنە ئەمە بە زەبری چەک و بە زەبری بازشتێک ئیهانەمانەکەن سوکایەتیمان پێواکەن بانگەشی هەڵبژاردننی شەوێ بە شێوەیەکی خۆشی بێ بە شێوەیەکی قەڵەم بێ وەکو ئێمە بە زەبری چەک بە زەبری تەقە پێمان چۆڵەکەن تادامان لێکەن. تەفە بانگەهشتنەوە بۆ دیموکراسیەت و مەدەنیەت دەبوو گەڕێندەی جووریدا دکەوە ژێر پرسیارێ دەمە کۆنەکۆڕە ڕێزە ژینێرینی جودا بگرن و بە کودەتەوە سەربازی دەخوازن جادەیان کۆنتڕۆڵ بکەن و دەنگی وڵاتیان مەڵ بکەن. لە کۆنگرێکی ڕۆژنامانیدا فراکسیۆنی گۆڕانی دانێ و هێرشانە دەکات کە شەوی ڕابردوو کرایە سەر لە ئەنگران و هەوادارانی لیستی گۆڕان لە شقامی سەوڵەکەی شاری سلێمانی. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا فراکسیۆنی گۆڕان ڕایگشتی و کوردستان و عێراق و نێودەوڵەتی سەبارەت بە مەترسیە و هێرشی شەوی ڕابردووی میلیشیاکانی جەلال تاالبانی بۆ سەر لایەنگر و هەوادارانی گۆڕان ئاگادار دەکەنەوە. فراکسیۆنی گۆڕان سەرۆکی هەرێم بەرپرسیار دەکات لە پاراستنی گیانی هاوڵاتیانی کوردستان دوای ئەوەی شەوی ڕابردوو لەلایەن میلیشیاکانی جەلال تاالبانی سەرۆک کۆماری عێراق تەقەیان لە گەنج و پشتیوانانی گۆڕان کردووە و چەند کەسێکیان بریندار کردووە لەسەر شەقامی سالمی شاری سلێمانی دواتریش بە شێوەیەکی نایاسایی هەڵیان کوتاوەتە سەر نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانی و بریندارەکانیان بە زۆر لەژێر چاودێری پزیشکی دەرهێناوە. فراکسیۆنی گۆڕان ئەمڕۆ دوای دەرکردنی بەیاننامەیەک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا بڕای دەگەێنێت. دوێنێ لە شاری سلێمانی چەند میلیشیایەکی ناشەرعی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتانیان داپۆلۆسیوە و تەقیان لە هاوڵاتیان کردووە و لە ئەنجامە چەند هاوڵاتیەک بریندار بوون هەر بەوە شۆنەوەستاون نیوە شەوی ڕابردوو ئەو میلیشایە هەڵی کوتاوەتە سەر خستەخانەی فریاکەوتنی سلێمانی و برینداریەکانیان بە زۆر لەژێر چاودێری پزیشکی دەرهێناوە و دەستگیریان کردوون. ئێمە لە کاتێکە ئەم ڕووداوانە ئەم دەستدرێژیانە ئەم کە ئەو هێزە ناشەرعی ئەو میلیشیا ناشەرعیانە دەرهەق بە هاوڵاتیانی کوردستان یەکەن مەحکوومەکەین داوا لە ڕایگشتی کوردستان و عێراق و جیهانەکەین کە زۆر وریایانە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە ناسکەدا بکەن و وریابن کە ڕێگە بگیرێ لە هەر تێکدانێکی باری ئاسایشی کوردستان. فراکسیۆنی گۆڕان ڕای گشتی کوردستان و عێراق و نێودەوڵەتی سەبارەت بە مەترسی ئەم پێشهاتانە ئاگادار دەکەنەوە. داواکاریشن گوشار بە ئاراستەی ڕاگرتنی هێمنی و ئاسایش لە کوردستاندا دروست بکەن لە پێناو ئەنجامدانی هەڵبژاردنێکی هێمن و دیموکرات و بێگەر. داوا لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەکەین و بەرپرسیاریەکەین لە پاراستنی گیانی هەموو هاوڵاتیانی کوردستان داوا لە
کاربەدەستانی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزیرە بەڕێزەکانەکەین کە یەک مەسافە وەرگرن لە مامەڵەکردن لەگەڵ هەموو لیستە جیاوازەکانە و ئێمە ئەگەر ببینین بە کاربەدەستانی فەرمی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە کار بۆ لیستێکی دیاریکراوەکەن و دژایەتی لیستە ئۆپۆزیسیۆنەکانەکەن ڕوبەڕووی ملاحەقەی یاساییانەکەینەوە و ڕوبەڕووی مسائلەی پەرلەمانیانەکەین. لە کاتێکدا خەڵکی کوردستان بە شەوق و حەماسێکی زۆرەوە دەڕژێنە سەر شەقام و شوێنە گشتیەکانی کوردستان بۆ ئاهەنگگێڕان کەچی لەلایەن ئاسایش و ملیشیاکانی حیزبەوە هێرش دەکرێتە سەریان و تەقەیان لێ دەکرێت. سامان بەشارەتی کەیەنێن هەولێر.